ماوە نزیکەی مانگ و نیوێکە سەرجەم توێژی مامەسایان دێنە سەر شەقام و بەردەوامن لەسەر داواکاری مافەڕەوەکانی خۆیان بەڵام تا ئێستاکەی نییە جەنابی وەزیر و وەزارەتی پەروەردە هیچ وەڵامێکی ئەرێنی بە توێژی مامەسایان نەداوەتەوە. جێی داخیشە کە جەنابی وەزیر لە کاتێکیدا کە خۆی بڕوانامەی یاسایی لە گیرفاندایە وشەی دەبێت بەکاربێنێ وشەیەکی ئیجباریە کە دەبێت مامەسایان بچنەوە ناو بینا قوتابخانەکانیان و دەرگای قوتابخانەکان بکەنەوە لە کاتێکیدا کە تا ئێستاکەی نیە نزیکەی مانگ و نیوێکە هیچ وەڵامێکی ئەرێنی بە داوەڕەوەکانی مامەسایان دەربارەی موچە دەربارەی پلەبەرزکردنەوە دەربارەی جێڕانەوەی پاشەکە و دەربارەی ئەو موچانەی پێشتر و دەربارەی وانەبێژان چ بە دامەزراندن بێەوە چ بە گرێز بێ بەس بێ هیچ وەڵامێک و هیچ مژدەیەکی خۆشی بۆ مامەسایان پێ نەبووە تاوەکو مامەسایان بچنەوە هۆڵەکانی خوێندن. سەرجەم توێژی مامەسایان لە سەراسەری کوردستاندا هەتاوەکو داوەڕەوەکانی مامەسایان نیەتە دی کە لە چەند خاڵێکدا خۆی دەبینێتەوە مامەسایان لەسەر شەقام بەردەوام دەبن. بۆ مافەکانی خۆمان هاتووین ئێمە وەکو تەلەوەی پۆلیسش کە مافی خۆمانەکە چۆن بڵێ کە دوای هەرمویان دەستمان پێکردوتەوە وەکو لە مەکتەبەکانی کە مەکتەبەکانی کە لە پێش ئێمەشەوە بوون و هەروەها ئێمە هاریکاری مامۆستاکانمانی کاتوینێتە سەر شەقام شامەشانی مامۆستاکانمان کەوانش مافی خۆیانە کە مافی ڕەوای خۆیانە کە ئەو حەقەی هەیەە وەری بگرن من هەزمان زۆرە وازوشتەوە نابین هەمومان لەسەر کەڵەکە دەبێت سیقە ناکەم وازوشتەوە بێت ئەگەر بیکەنە بایکۆتش ئەو بۆ ئێمە یعنی زۆر قورس دەبێت. ئەمڕۆ لەسەر شەقامینەکو تەواوی چین و توێژەکانی تر و هاوپیشەکانمان مامۆستایان لە تەواوی قەزا و ناحیەکانی تر و لە سنتەری پارێزگا سلێمانی بۆ داواکردنی مافە یاساییەکانی خۆمان کە پێدانی شایستە داراییەکانمانە و دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەرانە کە دەبینی تەنها مامۆستایان و فەرمانبەران پلەبەرزکردنەوەیان ڕاگیراوە بەڵام کەرتەکانی تر لایەنی عەسکەریەکە یا لایەنە سەربازەکان بە هیچ شێوەیەک پلەبەرزکردنەوەیان ڕانەگیراوە. بەرفراوانی کە هەیە بێگومان ئەمڕۆ تەنها مامۆستایانی چین و توێژەکانی تریش و فەرمانبەرانی تریش لە دام و دەستگاکانی تر بەشدارن لەم خۆپیشاندان و گربوونەوەیدا بۆ داواکردنی مافەکانیان. ڕاستی هۆکاری ئەوەی کە مامۆستایان بەم گەڕوتینەوە ئەمڕۆ لەسەر شەقام من هۆکارەکە ئەوەیە کە جەنابی وەزیر وشەی دەبێتی بەکارهێنا کە ئەمە لە فەرهەنگی ئێمەدا یا تێڕوانیمان بۆ ئەم وشەیە ئەوەیە کە جەنابی وەزیر داوا دەکات کە کۆیلایەتێکی سەردەمانە لەناو چینی مامۆستایان یا چینی مامۆستایان پیادە بکات. چکە بەڕاستی ناکرێت تۆ ئەرێک بە مامۆستایان بدەیت بەڵام لە بەرامبەر ئەوەدا مافەکانیان پێ نەدەیت. ئەمەی کە وەزیر داوای دەکات کۆیلایەتێکی سەردەمانێک ئێمەش بە ئەمە بە هەموو شێوەیەک ڕەت دەکەینەوە.